چەند زانیاری گرنگ دەربارەی وڵاتی قەتەر. بەرزترین ڕێژەی داهاتی تاکە کەسی ساڵانەی لە جیهاندا هەیە کە بریتیە لە 146,000 دۆلار. دووەم وڵاتی جیهانە لە ژمارەی ملیۆنێرەکان کە نزیکەی 30,000 ملیۆنێر لەو وڵاتەدا هەیە. لە کوالێتی فێربووندا یەکەمی وڵاتانی عەرەبی و دووهەمی جیهانە لە دوای وڵاتی یابان بە جۆرێک ڕێژەی فێربوون لە 97%. لە کوالێتی تەندروستیدا یەکەمی وڵاتانی عەرەبیە و شەشەمین وڵاتی جیهانە. لە دژایەتی گەندەڵیدا یەکەمی وڵاتانی عەرەبی و 20ەم وڵاتی جیهانە. یەکەمین وڵاتی جیهانە کە بێکاری تێدا نییە و ڕێژەی بێکاری سفرە، بەواتەی ئەوەی کە هیچ هاوڵاتێکی قەتەری نییە سەرچاوەیەکی داهاتی نەبێت. نەختینەی دراوی قەتەری بریتیە لە 1 تریلیۆن و 100 ملیار ڕیاڵی قەتەری. بانکی نیشتیمانی قەتەر یەکەمی وڵاتانی عەرەبیە و بڕی 520 ملیار ڕیاڵی قەتەری تێدایە. سندوقی سیادی قەتەر بڕی 300 ملیار دۆلاری تێدایە و ئەمەش هێز و هەیبەتێکی داوە بە بواری دارایی و جەرەیانی ئەم پارێژ لە 39 وڵاتی جیهاندایە و زۆری نەشیان وڵاتی ئەوروپین. پشکی لە گەورەترین بانکەکانی جیهان هەیە وەک بارکلی و کریدیت. ساڵانە 6 ملیار دۆلار بۆ پرۆژەی توێژینەوەی زانستی تەرخان دەکات. هێڵی فڕۆکەوانی قەتەر لەسەر ئاستی جیهان باشترین و یەکەمین هێڵی جیهانە و 170 فڕۆکە لە خۆئەگرێت. تۆڕی مۆبایلی قەتەر لە 7 وڵات کارەکات و 7 ملیۆن بەشداربووی هەیە. وڵاتی قەتەر خاوەنی لە 128 بورجەکانی لەندەنە. هەموو هاوڵاتیانی قەتەر لەسەر بودجەی دەوڵەت چارەسەری نەخۆشی وەرەگرن و ئەگەر هەر هاوڵاتێکی قەتەریش لە دەرەوەی وڵات نەخۆش بکەوێت هەر لەسەر حسابی دەوڵەت چارەسەرەکرێت. تاکە وڵاتی جیهانە کە ئاو کارەبا بە خۆڕاییە و هیچ جۆرە باجێکیش لەسەر هاوڵاتیان نییە.